پێشەکی بە خێراتنتانەکەم یەکەم ئێمە بەڵێ هەموو خانوادەی خۆم هەمووی ئەنفال بووین لە نوگرە سەلمان بووین 8 مانگ و 17 ڕۆژ لەوێ بووین دوو خوشکبرایەکم لەوێ شەید بوون و دایک و باوک و من و خوشکێک و برایەکم گەڕاینەوە ئیتر دایک و باوکمیش هەر بۆ حەسرەتەوە کە ڕۆڵەکەی خۆیانیان بینی بەو شێوەیە بە دەم سەگە ڕەشەکەوە ئیتر ئەوانیشە بۆ حەسرەتەوە گیانیان سپارد بەڕاستی بۆ مەسلەی عەجاجیش وەڵاهی لە زووە من هەوڵێکی زۆرم دا هەتاکو گەیشتم بەو حەقیقەتی عەجاج یعنی نەجارێ و نەدووجا و نەدەجا زۆر جار ڕۆشتمەتە سەماوە و بێ پرسی دەستگا ئەمنیەکان و بێ پرسی ینی لە حەساب خۆم و بە مادی خۆم لەگەڵ مێردەکەمە و لەگەڵ ئەو دووبرا عەرەبە کە هاوکاریان کردوم عەجاجم دۆزیوەتەوە ئیتر دڵنیا بووم 100% کە ئەوە عەجاجە ئەمجا هاتینەوە بۆ سەماوە لە جیازی ئەمن وەتەنی سکاڵام تۆمار کرد حەمدولیلا ینی نەگەشت بە 24 کاژێر یەکسەر لەوێ دەست بەسەر کرا عەجاج. چیت بینی لە نوگرە سەلمانەوەی ئەو ماوەیە لەوێ بوو؟ وەڵاهی چیم نەبینە خوشکێکی خۆم تەمەنی 6 مانگ بوو لە باوشی دایکما بوو ڕۆژێک بەیانێنێک هاتە ناو سجنەکەەوە بە سوۆندە بەر بووە گیان ئەو خەڵکە ئیتر سوۆندێکی داوە سەر خوشکەکەمان خوشکەکەم لەوێ هەر دەست بەجێ گیانی لە دەستدا لە باوش دایکما برایەکەم تەمەنی 6 ساڵ بوو لەوێ شەید بوو تقریبان هەفتەیەک بینیان بوو ئیتر شۆردنەوەشت نەبوو بە جەمانیەکەی باوکم پێچایەمانەوە بردیان بینێژن تومەز لە دەرەوە خۆی ئەوە بوو کە خۆڵشتی هینی نەبوو خۆڵی نەبوو تۆزێک کاڵیانە کۆڵی ئەیان نا لە چاڵ دوای ئەوان یەکسەر سەگەڕەشەکە دەرێ هێنا و ئەی خواردی بەیانی کە بینیمان دیمەنێکی زۆر ناخەژیان بوو بەیانی کە بینیمان سوچگەری براکەم بەدەم سەگەڕەشەوەکەوەیە بەڕاستیەوە قەت لەبیر ناکرێ و قەت ناتوانینیش لە بیری بکەین خوشکەکەی تریشم هەر عینەن حەساب ئەویش هەر لە برسا و لە ترسا و لە نەخۆشیە ئەویش هەلوەیەک ینی سپارد ئێوە کە دێنە سەر ئەمە زاری دێبنا زاری فەرکراوان چی تێتەوە یادتان؟ وەڵاهی ینی ئەو زوڵم و زۆرەی ڕژەمی بەعس دێتەوە یادمان ینی سەیرەکەی ئەمانەیشە لە خوشکبراکان من زیاتر و زیاتریان پێکراوە کەس نازانێ بە چی دەردێک ئەمانیش گیانیان سپاردەوە